لێناردۆ دەڵێ ڕابردوو لە بیرکە بەڵام ئەو وانانەی کە لێوە فێربووی نا هەمومان ڕابردوومان هەیە ئەوڕۆ دەبێتە ڕابردووی بەیانی دەبێتە ڕابردووی دوو بەیانی کەواتە ئینسان لەوەتەی کە دەژی ڕابردووی هەیە ڕابردوو دروست دەکات هەندێکمان ڕابردووەکانمان پڕە لە یادگاری و شتی باش و هەندێکیشمان پەشیمانی لە ڕابردووەکانی خۆمان خۆشەویستان تەوەری ئەم ڕۆمان لەسەر ڕابردووە لەگەڵمان بن دەمانەوێت گفتوگۆ لەسەر ئەم بابەتە بکەین لەگەڵ خەڵک ڕابردوو هەمومانی گەیاندیتە ئێستا باش و خراپ ڕابردوو لە لای جەنابەت چییە؟ قسەکەت زۆر جوانە هەیە بە ڕابردووی شانازیەکە و هەیە خەمی پێدەخوا و هەیە بۆتە شکستێک بۆی کە نەتوانێت قیت بێتەوە تر کەس و ڕابردوویەکی هەیە ئیتر وەک دووبارەم کردەوە تازە هەیە ئیتر پێی سەرکەوتووە هەیە شکستی پێ خواردووە یەکێ لەوانە منم دڵسافیەکەم وای لێ کردوم ینی زۆربەی کات وای لێ کردوم کە ئەو ڕابردووانە هەمووی لەبیر بکەم ینی دڵسافیەکەم وای لێ کردوم هەمیشە ئەو شتانە لەبیر بکەم کە پێشتر شکستم لێ خواردووە ئەو ڕابردوانێک کە پێشتر هەم بووە شتێکی ڕابردوو هەیە ئەو کاتانێک کە بیری لێ دەکەی و بەبیرت دێتەوە غەمی پێدەخۆی شتێکی ڕابردوو هەیە کە غەمی پێدەخۆم زۆرن ئەو شتانە تازەش وەکو ئەوەم کرد وتم دڵسافیەکەمەوە بێزگە لە دڵسافیەکەم ئیتر شتێک کە وای لێ کردوم ینی هەموو کەسێک لە ژیانی هەبووە کە ڕابردوو بووە ینی وای لێ کردووە کە غەمی پێ بخوات شکستی بەو کەسە هێناوە من وەک ئەو کەسە وای لێ کردوم کە هەمیشە بە بیرم دێتەوە و خەمی پێدەخۆم بەست خۆشەویستت هەبوو بەجی هێشتی ینی کێشەکە چ بوو دایکی هاتە نێوانمانەوە با لێرە لەو کەناڵی ئێوەشەوە ئاگدار بێتەوە دایکی هاتە نێوانمانەوە کە وای کرد من ڕابردووەکەم جوان نەبێ بۆ نمونە چی کرد ینی لێک جیاواز بوونەوە کێشتان لە بۆ دروست بوو پەشیمانی لەوەی کە ئەوەت ناسیە چۆم بوو ینی دەمێ بزانم پەشیمان نیم لەو پەشیمانم لە دایکی کە دایکی خراپە بووی ینی من ئەو کەسم خۆش ویستووە نێهێشتۆ بۆ من بێت ینی ئەوەیە من ڕابردوم جوان نەبوو لەبەر دایکی لەبەر کچەکەنە بەخۆی دەتوانی بڵێ ڕابردوم ناخۆش بوو کارەسات بار بوو خی ئەخرازانین چۆنە وام لێ هات ینی هەتا بڵێم کارەسات بارە هەموو شتێک بگرێتەوە لای من ینی وا ناشرینی کرد ئەو شتە ینی بگرێ کچەکەشی لەبەر دڵم خست ڕابردوو لە لای جەنابەت چییە؟ وڵی ئەوەی کە لە ڕابردوو ڕوویدا بە باش و خراپەکان ئەوەی کە خراپ بۆ لێەوەی فێربووینە ئەوەی کە باشیش بووە ئەکیت هەر شانازی پێوە دەکەم شتێک هەبووە کە زۆر خراپ بوو بێت بۆ نمونە ناتەوێت بیریشی لێ بکەیەوە ناتەوێت بە بیریشت بێتەوە ئەکیت هەبووە ئەخر یعنی لاوانەیە لێرە نەگۆترای شتە باش ئەی شانازی بەچی ڕابردووی خۆت دەکەی ڕابردوو چی فێر کردی هەمومان ڕابردوو دەرسێک لێەوەی فێر دەبین بۆ نمونە ڕابردوومان وا دەکا بگەین بە ئەو شتێکە پێی نەگەیشتینە ئێستا ینی زۆر شت هەبوو کە ڕوویدایە لە ژیانم یان ناسینی هەندێک کەس برادەر یان هەر شتێک وەی کردیە کە ینی هەندێک شتی بەرامبەرم کردەوەی شتی زۆر گەورەی فێر کردیمە وەی کردیەکە من ئێستا کە ینی ببمە ئەو کەسێک کە ئێستا هەمە ئەی لە ناسینی چێ پەشیمانی لە ڕابردوو هەبووە ینی بابرین برادەر یان شتێک برادەر ئێمە هەمومان زۆر جار مەسەلەن ڕابردوو هەیە هەرچەندە کە ئازاریشی هەیە ڕەنگە حالەتەکی زۆر ناخۆشیش ڕووی دابیت چۆڕۆکەک بوو بەجی ماوە بەڵام ئەو حالەتە وای کردیە ینی ئەمەی گەیاندیە بە شتێکی باشتر ینی زۆر جار شتە خراپەکانی ڕابردوو لە بۆ داهاتوو شتی باشترە بزڵت ئەو شتانێک کە لە ڕابردوو ڕوویدا بابرین ئەوانێک کە باش نەبوونیان ئەو ڕووکەوەی کردیەکە ئەمە ئەو ڕووکە دروست بین ئەو ڕووکەمان باش بیتن ئەو کار دروست بوونمان بووە ینی ڕابردوو فێری شتی کردی وانە بوو لە بۆت بۆ نمونە ئەو شتانێک کە لە ڕابردووت ڕوویدا ئەگەر تەمەن بگەڕێتەوە گریمان تەمەن گەڕاوە چی دەکەی؟ لەوانەیە هەندێک شت هەوی کە کردیتم دووبارەی ناکەمەوە یان ناسینی هەندێک کەس نایکەمەوە
ئینسان یعنی پێویستە لە ڕابردوو دەرسەکی وەرەگیری کە ئێستاکە ئەو غەڵەتی کە لە ڕابردوو کردیتی دووبارەی نەکاتەوە. هەیە بە ڕابردوو شانازیەکە و هەیە غەمی پێدەخوا و هەیە بۆتە شکستێک بۆی کە نەتوانێت قیت بێتەوە. ئەوەی کە خراپ بۆ لێوەی فێر بووینە ئەوەی کە باشیش بووە ئەکیت هەر شانازی پێوە دەکەم کە غەڵەتم کرد فعلەن لێ پەشیمان لە ڕابردوو خۆم. یعنی ناکرێ دەوروبەریش کۆمەلگا بە چاوی ڕابردوو تەماشا کەسە چکا کە خراپ بووە. ئینسان هەیە لە ژیانیدا شانازی بە ڕابردوەکانی خۆی دەکات و هەشە لە هەموو ڕابردووی خۆی پەشیمانە. ڕابردوو لە لای جەنابەت چییە؟ ڕابردوو بەشەکی گرینگە لە ژیانی هەموو مرۆڤک. ئینسان یعنی پێویستە لە ڕابردوو دەرسەکی وەرەگیری کە ئێستاکە ئەو غەڵەتی کە لە ڕابردوو کردیتی دووبارەی نەکاتەوە. یعنی ئینسان زۆر جار ڕابردووەکە دەرسەکی وای فێر دەکاتن ئەمڕۆ دەکاتە کەسایەتێکی ئەمڕۆکە. یعنی هەر ڕابردووە بنیادی بناغەکی ئینسان بنیاد دەنێتن. یعنی ئینسان خۆشە هەندێک کاتێ ڕابردووە کە پاڵنەری هەندێک شتەکە هەندێک شتەکە ئێستای تۆی تدایت. لەچی ڕابردووی خۆت پەشیمانی و ناتەوێ هەربیریشی لێ بکەیەوە. وەڵی لە هیچتەکی ڕابردووی خۆم پەشیمانیمە کە ئەوەی کردی تشم ئێستای منی دروست کردیە لە یعنی لە هیچ ڕابردووەکی خۆم پەشیمانیمە بەڵام ئینسان خۆشە کە لە ڕابردوو غەڵەتێکی کردبوو بیتن حتمما ئێستا دووبارەی نەکاتەوە و دەرسی لێ فێر بیت. هیچ هەڵەت کردی لە ڕابردووت پەشیمان بی لە ئێستا؟ هەموو ئینسانێک شایانی غەڵەتە هەموو ئینسانێک ئینسانی ژنیە کە غەڵەتی نەکردبی بێگومانم نژاروەک ئینسانێک لە ڕابردووی خۆم لە هەندێک شت کردیتم نەدەبووایە بیکەم و دەرفەتیش بوو لە بۆ من کە ئێستا جارشکە دووبارەی نەکەمەوە. ئەدی شانازی بەچی ڕابردووی خۆت دەکەی؟ شانازی بە هەندێک شت دەکەم کە کردومە یعنی بە بەرامبەر هەندێک کەسانێک کە شایانی ئەوی نەبوونەکە شتیان لە بۆ بکەی بەوە کە شانازیمە یعنی کە غەڵەتیان بەرامبەر من کردیا ئەمن باشە جواب بداینەوە ئەو بۆم لە بۆ من شانازیەکی زۆر گەورە بووە فەخری پێ دەکەم. هەموو ئینسانێک ڕابردووی هەیە بۆ نمونە کەسێک هەیە شانازی بە هەموو ڕابردووی خۆی دەکات و کەسێکیش هەیە پەشیمانە لە ورد و درشتی ڕابردووی خۆی. ڕابردوو لە لای تۆ چییە؟ ڕابردوو دەرسێکە بۆ هەموو کەسێک کە بە چەندەها شتی ناخۆش و خۆش تێدەپەڕی و بێزگە لەوەش شخصی خۆم لە ڕابردووی خۆم پەشیمان نیم لەبەرەوەی زۆری غەڵەت بووە لە بۆ من زۆریش باش بووە لە بۆ من لەبەرەوەی ڕابردوو هەموو ئینسانێک ڕابردوو شتی فێر دەکە و بێزگە لەوەش شانازی بە هەموو ڕابردووی خۆم دەکەم ینی لە هیچ شتێکی پەشیمان نیم. ئەو دەرسێک کە ڕابردوو فێری کردی چی بوو؟ چی لێ کردی ڕابردوو؟ تۆی گەیاند بە چێ؟ گیاندمی بە ئێستا لەبەرەوەی پێشتر زۆر کەوتم زۆر هەڵسامەوە و بێزگە لەوەش ڕابردووی من زیاتر ناخۆشی بوو بێزگەلەوەی کە ناخۆشی بوو ئەو دەرسانی کە فێری بووم لە ڕابردوو زۆری ئەو غەڵەتانە بوو کە ئێستا گیانمی بەو ئەو ئاستەی کە ئێستا تێدامە و لە ئاستاشی زۆر باشی هەم خوێندن هەم ژیانی خۆ. عومەری کوڕی خەتاب ڕەزای خوای لێبێ دەفەرموێ هەندێک جار خەڵک لا خراپترین ڕابردوو باشترین داهاتوو دروست دەکەن. با ئێمە شوا بکەین هەڵەکانی ڕابردوومان داهاتوومانی پێگەورە و پەروەردە بکەین. تەوەڕەکەمان لەسەر ڕابردووە هەموو ئینسانێک ڕابردووی هەیە جەنابەت شانازی بەچی ڕابردووی خۆت دەکەی و لە چی پەشیمانی؟ سەرەتا سوپاس لە بە بەرنامەکەتان هەموو کەسێکمان ڕابردوومان هەیە و طبعاً هەمومان ڕابردووەکی خۆشمان هەیە و ناخۆشیشمان هەیە. شانازی بۆ دەکەم کە لە ڕابردوومدا هیچ غەڵەتە چوام نەکردیا کە ببمە هۆی ئەوەی کە ینی نەخێزانەکەم نە کۆمەلگاکە پێم شەرمەزار ببیتن ئینشاءڵڵا داهاتوێکی باشمان دەبی ڕوون دەبی. باسیوت کرد گوتت شانازی بە ڕابردووی خۆم دەکەم یەک لەو شتانەی کە شانازی پێوە دەکەی دەرست لێی وەگرتیە بۆ نمونە شتی لێوە فێروی دەتوانی بۆم باس بکەی؟ خوێندنەکەم یعنی شانازی بۆ خوێندنە دەکەم کە لە ڕابردوودا هەوڵم لە بۆیدایە ئەو شتێکە لە ڕابردوو هەوڵم لە بۆیدایە ئێستا پێی بەدەستم هینەیە شانازی بە خوێندنەوەکەمەوە دەکەم. کەواتە ئێمە ڕابردوومان چەند ناخۆش بێت هەر دەبێت شانازی پێوە بکەین لەبەرەوەی ڕابردووی خۆمانە و زۆر جاریش هەندە حالەت هەیە لە ڕابردووی ئینسان ڕوودەدا زۆر ناخۆشە بەڵام ئەو ناخۆشیە ئینسانێکی پتە و تۆن دروست دەکات وانە؟ هەمومان ڕابردوومان هەیە
ئەوجا خۆشببی ناخۆشببی ئەو تازە ڕابردووە و ڕۆشت ناگەڕێتەوە بەس هەمومان بەڕابردوو عنی پتەوتر دەبین بێگومان ڕابردووە ئەو شخص کەسایەتی ئێستامێ دروست کردێ کە ئاوامان لێبێتن ئیشاڵە باشتریش دەبێتن. ڕابردوو چییە لە لای جەنابەت؟ ڕابردوو ئەو شتەیە ینی کابراایە کە مەسەن ئێستا من ڕابردوو مەگە پاک بی لێ پەشیمان نیم شتی باشم کرد بی و مەسەرەن غەڵەتم نەبیتن لە ڕابردوو خۆم پەشیمانیم بەسێ غەڵەتی کردی ئەو مەسەرەن کە غەڵەتم کرد فعلەن لێ پەشیمانم لە ڕابردوو خۆم نامەوێت مەسەن هەر کەسێک کە ڕابردوو غەڵەتە چ کرد کە ناوێت دووبارەی بکاتەوە پەشیمانە لێ بە تاکرد لێ پەشیمانە. ئەو غەڵەتەی کە جەنابەت باسی دەکەی بۆ نمونە هەمومان هەڵەمان کردیە لە ژیاندا بەڵام هەندە هەڵە هەیە دەبێتە دەرسێک بۆ ئەوەی کە داهاتووی باشترمان هەبێت. هەموو هەڵەیەک ئینسان دەبی دەرسی لێوەگری ئەزە بەخۆی هەڵە هەر هەڵەیە گچکە بی یا گەورە بیتن. ینی مەسەن کابرا عفوم کە کاو قسەی دەکەم دزیەکی دەکات دزی چێ مەسەن دەرزیەکی جقارەکی بدزی 30 میلیۆنە دلاری بدزی دزی هەر دزیە غەڵەتیش هەر غەڵەتە گچکە بی یا گەورە بی ئەزە مهمی ئەو شخصەیە بە غەڵەتەکەی دابستەوە و ینی ڕابردوو لەبیر کاتن بەرەوشتی چاک بچی نەک بەرەوشتی خراپ. چی ڕۆکێک هەیە لە ڕابردوودا ناتەوێت هەرگیز بیری لێ بکێ و ئەگەر بەبیرت بێتەوە غەمی لێ دەخۆی؟ بە قورئان بەخۆم وەکو شخصی خۆم لە ڕابردوو خۆم پەشیمان نیمەوە هیچ شتێک نییە لێ پەشیمان بم هەرچی کردویشم شانازیم پێوە کردیە. ئینسان یعنی پێویستە لە ڕابردوو دەرسەکی وەرەگری کە ئێستاکە ئەو غەڵەتی کە لە ڕابردوو کردیتی دووبارەی نەکاتەوە. هەیە بە ڕابردوو شانازیەکە و هەیە خەمی پێدەخوا و هەیە بۆتە شکستێک بۆی کە نەتوانێت قیت بێتەوە. ئەوەی کە خراپ بۆ لێوەی فێربوونە ئەوەی کە باشش بووە ئەکیت هەر شانازی پێوە دەکەم کە غەڵەتم کرد فعلەن لێ پەشیمانم لە ڕابردوو خۆم. یعنی ناکرێ دەوروبەریش کۆمەلگا بە چاوی ڕابردوو تەماشا کەسە چیکا کە خراپ بووە. ڕابردوو لە لای جەنابەت چییە؟ ڕابردوو لە لای جەنابمەوەیە کە زۆر شتی فێر کردینە و ناسینی هەندێک کەس و زۆر شت لەوانەیە لە ڕابردوو ڕووی دابی ئێستاکە فکرک و کاتێکی زۆرم لێ بەسەر بردیە و ڕابردووی من لێرکوانەدا ئەوەیە ناسینی هەندێک کەس کە ئەوە نەبووە بەلای منەوە گرنگ نەبووە بەڵام زۆر شتیان فێرکردم و کارێکی زۆر باشیان فێرکردم و لە داهاتوودا کارەکان باشی جێبەجێ بکەم. شتێک هەیە لە ڕابردوودا ئەگەر جاری وهەیە دێتەوە بیرت غەمی پێدەخۆی ینی ناتەوێت بیری لێ بکەیەوە. ناسینی هەندێک کەس ئەو بووە کە من کاتی خۆم لەگەڵوان بەسەر بردووە نەدەبا و کاتە لەگەڵ ئەوان بەسەر لەوانەیە کاتێکی گونجاو بدۆزمەوە بۆ خۆم بە شتێکی تر بەسەری بەرم. ئەی شانازی بە شتێکی ڕابردووی خۆت دەکەی؟ وڵا شانازی بە شتێکی ڕابردوو خۆم ئەوە بووە کە زۆر شتی فێر کردیمە. یەک لەو شتانێک کە ڕابردوو فێری کردی؟ ینی هەندێک شت هەبووە لە ڕابردوو ڕوویدا لەوانەیە ئێستا نەیان کەم و ینی نازانم بڵێم چی. بەخۆی هەندێک شت هەیە پەیوەندی بە تەمەنەوە هەیە بۆ نمونە ئینسان کە لە تەمەنێکە دەچێتە تەمەنێکی تر ئەوە یعنی شتێکی سروشتیە و لە هەموو ئینسانێکدا ڕوودەدا بەڵام ئینسان هەیە شانازی بە شتێک دەکات کە ئەو شتە لە ڕابردوودا ئەو ئینسانەی دروست کردووە هیچ حاڵەتێکی وا هەیە لە ڕابردووی تۆ؟ زیاتر ئەوە بووە گەورەتر و فراوانتر بووە بۆی کە ئەو کەسانم ناسێ لە ڕابردوو خۆمدا بیریان لێ نەکەمەوە بتم بە کەسێکی دیکە یان شارەزایەکی دیکە خۆم سەرقاڵکەم نەک لەوە کەسانی کە ژانی خۆم بەسەر بردووە لەگەڵیاندا. وشەی ڕابردوو لە لای جەنابەت چییە؟ ڕابردوو شتەکە ناگەڕێتەوە و دەبی دەرسی لێوەگرین. ئەم زۆر جار دەرێم لە ئینسانەکان بێزارم لەبەر ئەوەیە زۆر ئازاریان دایمە دەوروبەرەکەم نزیکەکانم ئەوەندەی ئەوان ئازاری منیاندایە لە ڕابردوو دوورەکە ئازاری منی نەدایە. کەواتە تۆ ڕابردوویەکی ئازاراویت ینی بە ئازارە دەمێ بزانمەوە ئازارەت چێکە لە ڕابردوودا هەت بووە؟ ئەنی لە کەسی نزیکمەوە بووە. چی ڕۆکەکە چییە؟ ئەنی لەسەر ئەوە بووە کە سیقەم پێکردیا ئەو سیقەی منی قۆستیتەوە و دەگەی لە مندایە ئەزیەتی منیدایە ئازە بەلایەنی قسەکردن بی لە دوو من بەلایەنی مادی بی شتیوا زۆر ڕوویدایە لەسەر من و دەرسی شم لێ وەگرتیا ئێستا زۆر بە حەزەڕۆ تەسەڕف دەکەم و سیقە بە دەوروبەرەکەم ناکەم فقط یەک دوو کەس نەبی کە وەکو برانە لۆ من ئەوەی دی هەموو لە ڕابردوو بەجێشتن چکە ڕابردوو شتەکە ناگەڕێتەوە داهاتوش ئەمە نازانی کەینێ دێ ئەمە لۆ ئێستای خۆم دەژیم لۆ ئێستام زۆر مرتاح. هەیە ڕابردووەکەی پێ جوانە و پەشیمانی لە ڕابردووی خۆی بەڵام هەشە پەشیمانە لە ورد و درشتی ڕابردووی خۆی. ڕابردوو لە لای جەنابەت چییە؟ وڵای وەکو ڕابردووە بە تاکان دەگۆڕێ هەیە لە ڕابردوو پشێمانی هەشە پشێمانە وڵاتی مە ژینگەی مەشەوە دەبینی
هەموو لە ڕابردوودا دەژین ینی هەمیشە لە ڕابردوودا دەژین ئارێوە هۆکارەکەی چییە؟ وڵی کەشوهایەکەمان وەیە وڵاتەکەمان وەیە ێ باش ئەو ڕابردووی کە جەنابەت هەتا لە چی پەشیمانی بۆ شانازی بە چیەوە دەکەی؟ لەچی پشێمانم لەوەی کە پشێمانم نەمخیت لەوەی زۆر پشێمانم ئارێوەڵە هۆکارەکەی چ بوو خوێندن تەواو نەکرد؟ بۆ خۆی هۆکارەکەی بۆ ما وەزعی سیاسی ئارێوەڵە لەوە پەشیمانی کە لە ڕابردوودا نەتخوێندووە ئەی شانازی بەچی ڕابردووی خۆت دەکەی؟ لای شاناسی بۆش دەکەم کە بوویمە پێشمەرگە ئارێوەڵە لەو خاک و وەتەنم دوای سەرکەوتنت لە بۆ دەخوازین بەڵام ئەو شتانەی کە بۆ نمونە لە ڕابردووی خۆتدا چی ڕۆکێک هەیە کە زۆر کاریگەریت لەسرت هەیە و تا ئێستاش کە ببیرت دێتەوە غەمی لێ دەخۆی وڵی مەسەلەی شەڕی داعش زۆر ینی خۆشەویستمان لە دەستدا لە 2015 ینی لە دەستدانی خۆشەویستانتان لە ڕابردوو کارە ساتبارە طبعاً بێگومان هەمومان دڵتەنجین بەو شتانە بەڵام لە ژیانی شەخسی خۆت شتێک ڕوویدابێ لە ڕابردوودا کە تا یەک لەوانە وڵی باز ناکری ئەنیا خۆشەویستمان زۆر لە دەزای ئەوانش ڕابردوونە و ناگەڕێتەوە ئەی ئەو لە دەستدانی ئەو خۆشەویستانەی لە ڕابردوو داهاتوێکی دروست کردووە بۆت بە قورآانەدا باز شتێ بەشە دەی پەندی لێوەگری هەندێک شتێک کە کرێ و بەسە بەسە دانەچیتەوە پەندت لێ وەرگرتیە ئارێوەڵە هەزەکەی ڕابردوو داهاتوێکی جوانت بۆ دروست دەکات وڵا جاوت خی گەورە دەزانی لیۆناردۆ دەڵێ ڕابردوو لەبیر بکە بەڵام ئەوانانەی کە لێوە فێربووی نا هەموو ئینسانێک کە دێتە ژیان ڕابردوو دروست دەکات دوێنێ ڕابردووی ئەو ڕۆبوو ئێمە لە ژیانماندا چەندەها شتمان هەیە کە لە ڕابردوودا بەجێماوە ڕەنگە هەندێک شتیان تا ئێستاش بیری لێ بکەینەوە و غەمی پێ بخۆین بەڵام ئەوە ڕۆی ڕوویدا بۆ ئەوەی کە داهاتوێکی باشتر و داهاتوێکی جوانتر بنیاد بنین دەبێت سوود لە هەڵەکانی ڕابردوومان وەربگرین ڕابردوو بکەینە پەنجەرەیەک و داهاتووی تێدا ببینین ئەمە نەزوەری براهیمم مایکی دیمەنم پێشکەشکردن تا پرۆگرامێکی تر داهاتوێکی خۆش و باشتان بۆ دەخوازم خواتان لەگەڵ